هەموارکردنەوەی یاسای باریکەسەتی خێزانی ئەو یاسایی پەرە بە پێشێلکردنی مافی ئافرەتان و منداڵان دەدات بەکوێ گەیشتووە. مەترسیەکانی هەموارکردنەوەی یاساکە بۆ سەر عێراق و هەرێمی کوردستان چین. لەگەڵمان بن و لە تیوارەوە بینەر و بیسەری زانیاریەکان بن. ماوەیەکی زۆرە شیعە جەعفەریەکان کە دەسەڵاتی سیاسی عێراقیان تا ئاستێکی بەرچاو بەدەستەوەیە هەوڵی هەموارکردنەوەی یاسای باریکەسەتی خێزانی عێراق دەدەن. ئەوان هەوڵەکانیان بەردەوام بووە و بڕیارە پەرلەمانی عێراق ئەم یاسایە هەموار بکاتەوە و ڕێگە بدات کە منداڵی تەمەن 9 ساڵ بە ڕەزامەندی باوک و داواکارەکەی بەشوو بدرێت. ئەم ڕەوتە ڕێگا خۆش دەکات بۆ ئەوەی هەر پیاوێک بێپرس بە خێزانەکەی تا 4 ژن مارە بکات. پەرە بە سیغە و موتعە و میساکرێت و زەواجی چەند ڕۆژە و چەند کاتژمێریش بە یاسایی دەکەن. دوای بەدواچوونەکانی تیوار بۆ ئەم بابەتە بۆمان دەرکەوت کە هەموارکردنەوەی ئەم یاسایە کۆمەڵێک گرفت و لێکەوتەی خراپی بۆ سەر ئافرەتان و منداڵان لە عێراق دەبێت و مەترسی لەسەر کۆمەڵگەی هەرێمی کوردستانیش دەبێت. هەر بەم بۆنەیەوە ڕاوێژمان لەگەڵ هیوا چۆمانی پارێزەر و ڕاوێژکاری یاساییدا کرد تاوەکو بزانین یاسای 1970 باری خێزانی پەسەندکراوی ساڵی 1959 چییە؟ هەوڵی هەموارکردنەوەکان چۆن بوون؟ لێکەوتەکانی هەموارکردنەوەی ئەم یاسایە چی دەبێت و ئایا لە ڕووی یاسایشەوە دژ بە یاساکانی پەرلەمانی عێراقا؟ هەروەها پرسیارمان کرد کە ئایا ئەم یاسایە لە هەرێمی کوردستان سەردەگرێ؟ ئایا پێویستە ئەم یاسایە هەموار بکرێتەوە؟ لە کۆتاییشدا پرسیمان ئایا دادوەران دەتوانن ئەم یاسایە جێبەجێ نەکەن؟ شیکردنەوەکان لە ڕوانگەی یاساییەوە لە زمانی هاوڕە چۆمانی پارێزەر و ڕاوێژکاری یاساییەوە ببیستن. یاسای باریکەسی ژمارە 1970 ساڵی 1959 دوای ڕوخانی نیزامی مەلەکی و ڕاگەیاندنی دەسەڵاتی کۆماری ئەم یاسایە دەرچوێرە. ئەم یاسایە پەیوەندی نێوان تاک ئافرەت و پیا و ژن و مێرد و ڕەچەڵاک بژێوی بابەتی میرات و وەسیەت ڕێکەخا و ئەم یاسایە هەر لە سەرەتا دەرچوونی لەلایەن هەڵگرانی مەزهبی شیعە تووشی ڕوبەڕووبوونەوە بوو و پیان وابوو کە ئەم یاسایە لەگەڵ مەبەست و ئایدیا و ئامانجەکانی ئەوان ناکۆکە. ئەوە بوو هەر لەم ساڵا گەڵەنامەیەکیان پێشکەش بە سەرۆک وەزیرانی ئەو کاتە سەرۆک قاسم کرد بەڵام ڕەت کرایەوە. دوای پرۆسەی ئازادی دیسان لە سەردەمی ئەنجومەنی فەرمانڕەوایی هەوڵیاندا کە هەمواری ئەم یاسایە بکەنەوە بەڵام ئەو کاتەش شکستیان هێنا. بۆ جاری سێەم لە ویلایەتی چوارەمی مالکی دیسان هەوڵێکی تریاندا ئەو کاتە کە وەزارەتی داد بەدەستی پارتی فەزیلە بوو ویستیان ئەمە بیکەنەوە بەڵام ئەو کاتەش بۆیان نەکرا و نەگونجە و ئەمە کرێ بە چوارەمین جار دامدرێکە ئەنجام بدەن بەڵام ئەم جارە بە زۆرێک لە زۆرەکان توانیان سونەکانی بخەنە ڕاکێشن بۆ ناو ئەو ململانەیە و بتوانن بە زۆرێک لە زۆرەکان ڕازیان کەن. ئەویش ئەوەیە کە هەمواری ئەم یاسایە بکرێتەوە مەزهەب بکرێتە یەکلایی بکرێتەوە لە نێوان تاکەکان لەو کاتێک کە کرێبەست یاسەرچیدی ئەنجامەدا و ئەم یاسایە بە سروشتی خۆی ئەسەرێکی جێڕاوی هەیە بۆ ڕابردوو کەویش ئەوەیە ئەتوانن تاکەکان داواکارێک پێشکەشی ئەو دادگایە بکەن کە گرێبەست یاسەرجیان تێدا ئەنجام داوان بۆەوەی ئەو مەزەبی کە بەلای ئەوانەوە گرینگە دروستە بیکەنە سەرچاوە. لێکەوتەکانی ئەم پرۆژە هەموارە یەک لە خاڵە هەرە خراپیەکانی ئەوەیە کە مەرجی تەمەن لە کاتی ئەنجامدانی گرێبەست یاسەرجوری بەڕەوا نازانێ یا قودای کاتە مەرجەکەویش ئەوەیە پێگەیشتنی منداڵ کچ ئاکاتە مەرجێک کەویش لەگەڵ هەموو ئەو راپۆرتە زانستیانە ناکوتە لە ئێستادا هەیە لەبەرەوەی بەپێی ئەو توێژنەوە زانستیانەی کە هەیە لە ئێستادا ڕێژەی منداڵی ئۆتیزم ئەوانەیە کە تووشی کۆمەڵێک نەخۆشی بوونە ڕێژەیان بەرزە بەڵام بەم یاسایە کاتێک یاسایەک دەرەکرێ و پاڵپشتێکی گرنگی ئەبێ و ئەمە ڕێ ئەدا لەوەی کە
ئارەزومەندانی هەستی چێشوەرگرتن بە ئارەزوی خۆیان بە قەڵبێکی یاسایی بە باگراوندێکی یاسایی ئەو مەرامانی خۆیان بێن نەدی. ئەمە لە ئەگلایەکی تریشەوە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێناسەی گرێبەستی هاوسەرژیری بەپێی یاسایی بەرکار، بڵێن گرێبەستی هاوسەرژیری گرێبەستێکی دائیمیە، بەردەوامیە لە نێوان، نەک بۆ مندێک بۆ کاتێک بۆ چەند کاتژمێرێک بۆ چەند ڕۆژ بۆ مانگێک. بەڵام ئەم یاسایە بەگەڕانەوە لە بۆ فکر و ئایدیای مەزاهیبەکان بە تایبەتی مەزهەبی شیعە ئەمەی بەڕەوا زانی وەکە ڕێگا بدرێت بە زەواجی چێژوەرگرتن. مخالەفەشی لەگەڵ یاسا با بڵێین ئایا ئەمە پێچەوانی یاسایە لە دەستوری 2005 هەمیشەیی باستەواکە کە ناکرێت یاسایەک دەربسی پێچەوانی بنەماکانی دموکراسی بێ و دموکراسی وەکو چەمکێکی کۆمەڵایەتی هەمووی قبوڵ نییە. حکوومەتگای عێراقی ئیستیجابیشی دروستی و تەواوی نابێت، کوی گشتی نابێت لەسەر بابەتەکە وەکوەی کە ئەو چاڕوانکردنەوەی لێکرێ. بەڵام لێکەوتەی یاسایە لە هەرێمی کوردستان جێبەجێ ئەکرێ یان نام، ئێمە پێمان وایە ئەم یاسایە لە هەرێمی کوردستان جێبەجێکردنی نەک سەر ناگرێ، بەڵکو هیچ چاوەڕوانکراوێکی نییە تەنها لە یەک کاتدا نەبێ. ئەویش ئەوەیە ئەگەر هاتوو لە دەسەڵاتی فیدراڵی ئەم یاسایە دەرچوێنرە و هێزی یاسایی پێدا پرۆژە یاسای هێزی یاسایی پێدرا. ئەگەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان کەتە ژێر فشاری هێزی ئیقلیمی کە دیارم بینێرانی بەڕێزانە وەسمان کام لایەنە، ئەو کاتە ئەکرێ لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێ. بەڵام ئەویش تەنها دوای دەرچوونی بڕیاری ڕەوایی قەراری نەفاس، ئەگەرنا بە هیچ شێوەیەک لە هەرێمی کوردستاندا ئەم یاسایە جێبەجێ ناکرێت، چونکە ئێمە بڕیارێکی پەرلەمانی کوردستانمان هەیە بە ژمارە 11 سیڤیلکی 1992 کە دەڵێ هەر یاسایەک لەم بەروارە بەدواوە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ ناکرێت، تەنها ئەگەر هاتوو لەگەڵ بەرژەوەندەی باڵاکان. ئەمە پاڵپشتی یەکەم. پاڵپشتی دووەم ئەوەیە دەستوری نیزامی فەرمانڕەوایی لەم وڵاتە فیدراڵیەوە لە هەرێم بۆی هەیە هەر یاسایەک دەربکە و لە کاتی ناکۆکیش لێ بینی یاسایەکی فیدراڵی و یاسایەکی هەرێمەکان، یاسا هەرێمیەکە زاڵترە جێبەجێ ئەکرێ چکە گونجاوترە. ئەمە پاڵپشتی دووەم. پاڵپشتی سێەم ئەتوانین بەو شێوەیە دیاری بکەین کە ئەم بابەتە ناچێتە چوارچەوەی بابەتێکی دانرا و دیاریکرا و ئەسەرکراو وەکوی کە لە مادەکانی 1911 دەستور داهاتووە. واتە ئەم پرسێک نییە پەیوەندی بە کۆی ئەم دەسەڵاتە گەورە بەهێزانە هەبێ کە ناوەند بەورن سیستەمین فیدراڵی هەیەتی ناوە فیدراڵی هەیەتی. پرسیارێکی دێتاراوە کە ئایا پێویستە لەم کاتەدا ئەم یاسایە هەموار بکرێتەوە یاخود نە. ئەم یاسایە هەمووان نەزانین کە هەر یاسایەک بۆ سەردەمێک بۆ کاتێک پێویستی بۆ گۆڕانکاری هەیە، یان زیادکردن یاخود کەمکردن یاخود ڕاگرتن یاخود هەڵوەشاندنەوە. ئەمەیان بۆ ئەم یاسایە بە بڕوای ئێمە لەم کاتدا هیچ پێویست نییە و هیچ زەڕوور نییە دەوڵەت تەداخولی تەواوی مەزاحب بکە، چونکە ئەسڵەن پێویست نییە لێتۆ بیکەیت لەبەرەوەی بابەتی ئاینی بابەتێکی پەیوەندیی تایبەت و ئیلاهی لە بینیوانە و دووەزاریش وەرگرتنی مەزاحب هەموو ئەو پیا چاکە بەڕێزانەی کە ناویان لە سیستەمی ئیسلامی هاتووە پیاوی چاک و بەڕێزن و مشتهید بووینە تێکۆشانیان کردووە لە بابەتێک بۆ خەڵکی ڕوون کردوێتەوە و ئاکید لە دیدی ئێمە وەکو موسڵمان پاداشتی گەوریان هەیە و پاداشتەکەش خوای گەورە دیایەتەکا بۆیان. بەڵام تۆ کاتێک دێی مەزهەبێک ڕێزکەی کەسانێک یاری ئەەکەیت و ئەکرێ ئەم ڕێزکەیە بە مرۆری زەمان خەڵکی تریش خوان وەکو مەزهەب بناسن، لەبەرەوەی هیچ قابلی ئەوە نییە کە نەکرێ، یعنی ناکرێت و پێچەوانەکەی
ولا گوتی ئەوە کە ناکەی مەزهبە چکە لە سادەم لە کاتێشکرد دروست بکەیت و دروستکردنی ئەم مەزهبانە وای لێدە دەوڵەت هەر خەریکی تەداخولکردنیان بابەتانە بێ لە کاتێکدا بابەتی زۆر گرنگتر هەیە کە ئەکرێت دەوڵەت تەداخولی بکە و پێویستمە پێ هەموار بکەینەوە بوو یاسا با بڵێن بابەتی گەندەڵی کە پێویستی بەوەی هەیە پەرلەمان بدێت لە ئەرکەکانی خۆی چاودێریکردنی دەسەڵاتەکانی کاروباری جێبەجێکردنە و هەروەها بابەتی بازرگانیکردن مرۆڤ ئەمە لایەنێکی ترە کە ئەکرێ بە زەڕورترە و لایەنێکی تریش ڕوبەڕوونی تورۆر و نێشتنی خەڵکە لە هەژاری ئەمانە گرنگترن لەوەی کە تۆ بێ پرسێک بینیتەکایەوە سەرک دێت ئاراوە کە ئایا ئەکرێ دادوەران ئەم یاسایە جێبەجێ ناکەن یاخود بیوەست لە بەرامبەر و دژی بوەستنەوە پێمان وایە دادوەری پیشەیەکی پیرۆزە گرینگە بەوەی کە ئەرچی یەکلایکردنەوەی نەکۆچەکانە لە ژێر چەتری بنەماکانی سیستەمی ئیسلامی و بنەمانە گۆڕەکانی دێمۆکراتی و ڕێزگەت لە مافەکانی مرۆڤ ئێمە نمونەیەکمان هەیە کە دادوەر سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستاندا تا ئێستاش یاسایەک کە یاسای باریکەسی هەموارکراو لە هەرێمی کوردستان لە ساڵی 2008 سەبارەت بە گەڕانەوەی مافی ئافرەت لەوەی کە ئایا ڕازیە لە تەلاقی جێراوە ئایا توانی بگەڕێتەوە یاخود نەگەڕێتەوە یاساکە ئەڵێ ئەبێ ڕەزامەندی ژن بە هەند وەربگیرێت ئەگەر ژنەکە بڵێ ناگەڕێمەوە ئەوە مافەکانی خۆی وەرەگرێ و ئەکرێ نەگەڕێتەوە ئیتر ئەمە قوتیەکی هەیە درێژکراوی هەیە بەڵام ئەوەی باسەکە ئێمە نییە ئامانجەکەی ئەوەیە ئەم یاسایە لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە دەرچووە لەلایەن ئەم بابەتە لەلایەن دادگای پێداچوونی هەرێمی کوردستاندا نەقڵ کراوە بە کاری پێ ناگرێت تا ئێستاشدا لەبەرەوەی دەڵێن ئەمە پێچەوانەی شەریعەتی ئیسلامە چونکە دەسەڵاتی پیاوە و پیاویش تۆی هەیە ژنەکەی خۆی تەلاق بتەن و دووشی بیگەڕێنیتەوە لەو ماوەی کە سیستەمی ئیسلامی دیاری کردووە بۆیە پێمان وایە ئەکرێ ئەم دادوەرانە وێن دەرێژ دادوەرانی ناوەند و باشوور بوەستنەوە و وەگارێکی تریشی ئەویشەوەی ئەگەر کرێ بەنا بدرێتە بەر دادگای فیدرالی بۆ هەڵوەشاندنەوەی کە پێچەوانەی ئەوەیە کە ئەوان پێیان وایە لە سەردەمێکا دەژین کە دیموکراسی و بنەماکانی مافی مرۆڤ مافەکانی ژنان و منداڵان لە ئاستی سەرەوە و لە ئەولەویەتی هەموو ئەو وڵات و دەسەڵاتەدایە کە دیموکراسی بنەمای کارکردنیانە بێگومان عێراقیش وەکو وڵاتێک کە پابەندە بە دیموکراسی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی وەکو نەتەوە یەکگرتووەکان تێیدا چالاکە دەبێت کۆمەڵێک خاڵی هەستیار و وردی پەیوەندیدار بە مافەکانی مرۆڤەوە لە بەرچاو بگیرێت تاوەکو لێکەوتەی زیانبەخشی بۆ سەر عێراق و بۆ سەر هەرێمی کوردستانیش نەبێت کۆمەڵگەی نێودەوڵەتی بێگومان ڕەچاوی هەموو ئەم بابەتانە دەکات کە پەیوەندی بە بنەماکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤەوە هەیە ڕاستە پەرلەمانی عێراق وەکو دەوڵەتی فیدرالی هەوڵ دەدات ئەم یاسایە هەموار بکاتەوە و لە بەرامبەریشدا لە هەرێمی کوردستان خاوەن پەرلەمانی خۆمانین بەڵام ئایا ئەم هەموارکردنەوەیە کاریگەری دەکاتە سەر پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ ئەم مەبەستە خاتون نیشتمان کەمال داکۆکیکاری مافی ئافرەتان و ئەنجامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان سەبارەت بە هەموارکردنەوەی ئەم یاسایە و پرسی پەیوەندیدار بە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە لێکدانەوەی هەیە و باز لە چەند ڕەهەندێکی وەکو پێشێلکردنی مافەکانی ئافرەت و مەترسی بۆ سەر منداڵان سەرنجی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و وشیاری کۆمەڵگە دەکات. سەرەتا سوپاس بەڕاستی ئەم یاسای کە بڕیارە هەموار بکرێتەوە یاسای 1950 یاسای کاروباری کەسیەتی کە ئێستا لە پەرلەمانی عێراق جێی نیقاش و نوجار خوێندنەوەی بۆ کراوە ئێنی گەریانێکی زۆری نەناو ئێمەی ژنان دروست کردووە. ئێمە هەمیشە زانیتمان من خۆم یاسای نیم بەس هەمیشە زانیتمان یاسا ئەبێ جامع بێ شامل بێت بەڵام ئەم یاسایە کە بڕیارە هەموار بکرێتەوە تاکەکانی نێو خێزان بەش دەکاتن ئەم یاسایە پشت بە مەسهەب دەبەستێ نەک دیانەیەک بەتەنیا بەڵ نەناو دیانەتەکەش بە مەسهەب و ڕێبازەکان و بە اختیاری کەسەکان ڕاستە لە بەندێکی دەستوری برگەیەکی وا لە هەیە باز دەکاتن کە ڕێ پێدەداتن
هەر کۆمەڵەیەک دین بێتن مەسهب بێتن حەسەب اختیاری کەسەکە خۆیان ڕێکەوتن بکەن یاسای کاروباری کەسێتی خۆیان پێڕێک بێخن. بەڵام ئەمە مانای وانە نییە ئێمە لەم سەردەمەیە کە کۆمەلگا زیاتر بەرەو مافی مرۆڤ دەڕواتن، زیاتر بەرەو ڕێزگرتن لە خودی ئینسانەکان دەکاتن، زیاتر پەرە بە مافی ژنان، مافی منداڵان، مافی گەنجان دەدا کە ئێستا لە سەکۆی جیهانە باز لەمانە دەکرێتن. ئێمە بێن یاسایەکدا ڕێژین هەموو ئەو مافانە پێشێل بکرێتێ. ئێمە دەزانین یاسای کاروباری کەسێتی لە ئاستی ئەوەی کە ئێستش ئیشی پێ دەکرێت لە ئاستی داخوازی و تمۆحی ژناندانە و هەمیشەش ئێمە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ژنان هەڵوەستەیان لەسەر کردووە و داوای پێداچوونەوە بە هەندێک بڕگە و بابەتی کراوە بۆ ئەوەی ژیانی ژنان باشتر بێ، بۆ ئەوەی پێکێنانی خێزان لەسەر بنەمای تەندروست بێتن، ئەو بنەمای کە ئێستا کۆمەلگای مرۆڤایەتی لەسەری ڕێک دەکەوی و پێک دێتن چکە گەشە سندنی کۆمەلگای مرۆڤایەتی ئێستا لە ئاستێکدا زۆر باڵاترە لەوەی کە لە سەدەی ڕابردوو یان لە ناڕەوەستەکانی 60ەکان و 70ەکان و 80ەکاندا هەیە. ئێستا کۆمەڵێ چەمچینوێ هاتێتە پێشەوە، پێویستە کۆمەلگای مرۆڤایەتی ڕێزی لێ بگرێتێ کە ئێستا بەگەڕانەوە بۆ ئەم یاسا ئێمە پێمان وابوو یاساکەی کە هێشە بەڕاستی لە ئاستی ئەم چەمکانە نییە کە ئێستانێکن لە سەکۆی نێودەوڵەتی بۆ مافەکانی مرۆڤ بۆ مافی ژنان کاری پێدەکرێ و قسەی لەسەر دەکرێ و لە دەستور و یاسای وڵاتانە جێگیر دەکرێتن یا ڕێککەوتن نامەی نێودەوڵەتی مۆر دەکرێتن بۆەوەی زیاتر ڕێز لە خودی ئینسان بگیرێتن. دیارە ئەم یاسایە کە ئێستا پێشنیاز دەکرێت کە پرۆژەی بۆ دەقیم کراوە هەموار بکرێتەوە هەموو ئەمانە پێشێر دەکاتن، نەک ئەو یاسایە کە ئێستانێکە کاری پێدەکرێتن بەڵکو هەموو ڕێککەوتن نامەکەیان کە بەشێکیش عێراق لەسەری مۆری کردووە پێشێلی دەکاتن. بۆیە جێگەی مەترسیە، جێگەی نەک نیگەرانیە بەڵکو مەترسیە بۆ لێک هەڵوەشانەوەی خێزانەکان. وەکو لە یاساکە پێشنیازی یاساکە هاتووە دەرێ ژن و پیا و ڕێکەکەون لەسەر چ مەسەبێکە زەواز دەکەن. بەڵام ئەگەر ڕێک نەکەوتن ڕێیەکە خلافی هەبوو چونکە پێشترێکە لە کۆمەلگای عێراقیە سوننە شیعی زەواجیان پێکەوە کردووە، ژنێکی شیعی هێناوە، پیاوێکی شیعە ژنێکی سوننەی هێناوە، یعنی اختلااتێک هەبووە چونکە یاساکە کۆکەرەوە بووە هیچ کێشەیان بۆ دروست نەبوو. بەڵام ئەم یاسایە دێر ژن و پیاو جیا ئەکاتەوە، ژنەکە لەسەر مەسەبێکە و پیاوەکە لەسەر مەسهبێکە کە ئەمە خەتەرە لە بیدایەتەوە کێشە بۆ ژن و پیاوەکە دروست دەکاتن. خاڵی دووەم ئەوەیە باز دەکاتن ئەگەر خلاف دروست بوو ڕای پیاوەکە مەسهبی پیاوەکە باڵا دەستە بۆی بەوی یەکلایی بکرێتەوە، یعنی دیسان دێتەوە لەناو ئەو هەموو باڵا دەستی پیاوە کە دەیەوێت قانونێک دابڕێژێتەوە دیسان بە پلەیەکی تکە پیا و باڵاتر بکاتەوە لەسەر ژنانە کە ئێمە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە ئیشمان بۆەوە کردووە ژنان و لە دوای لە 2003 وەش لە عێراقا پرۆسەیەک بەردەوامە کە مافەکانی ژنان دەستە بەر بکرێتن. ئێستا بێن بە یاسایەکی دواکەوتوتر لەوەی کە هەمانە دیسانەوە پلەیەکی باڵاتر بدەینەوە بە پیاوەوە. بەنە خاڵی دووەمی یاساکە ئەوەیە کە تۆ دەی باز لە مەسهبێک دەکەی هەموو بنەماکانی ئەو مەسهبەکاری پێدەکاتن دەبێتە یاسا و قانون و خەزان لەسەر ئاساسی پێک دێتن. لە یاسای لە مەسهبی شیعەکانە مە بینیمان لە وڵاتانی دراوسێ هەیە هەتا لە تێگەیشتن و خوێندنەوەکانی خۆمانە بەڕاستی ڕێگە دەداتن بە مناڵ زەواجکردنی مناڵ. ئێمە خۆمان لە هەرێمی کوردستانە هەمواری یاسای 1970مان کردووە. یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە پێشتر لە یاساکە هابوون لە 15 ساڵیە ئەتوانێت بە وەچیل بکاتن زەواج بکاتن. بەڵام ئێستانێکە هەمواری یاساکە ئەڵێ لە حالەتی زۆر تایبەت و دەگمەنە ئەمە دەتوانرێ بکرێتن، بەڵام تا نەتمەنی نەبێتە 18 ساڵ بەڕاستی ڕێگە پێ نادرێ زەواج بکرێتن. ئەمە لە هەموو دنیاە 18 ساڵی ئینسانێکی کاملە لە ڕووی پێکاتەی جستەیەوە لە ڕووی پێکاتەی عەقڵیەوە و دەتوانێتن بە هەندێک بیرکردنەوەی فراوان بێتن لە مەسئولیات و بەرپرسیارەتی تێبگاتن. بەڵام ئایا مناڵێکی 19 ساڵ ئەبێت چ لە بەرپرسیارەتی تێبگاتن؟ بەڕاستی ئێستانێک کۆمەلگای مرۆڤایەتی یعنی هەریکە 14 و 15 ساڵی ببێ بە مناڵی حیسابکەی
چونکە لە تەمەنێکە ناتوانێت بڕیاری دروست بداتێ هەرزەکارە یعنی خەتەرترین قۆناغی پێگەیشتنی ئینسان ئەو مەرحەلەی هەرزەکاریە ڕاڕاییە بیرکردنەوە مێشتی لە گۆڕانێکی بەردەوامدایە جەستەی لە گۆڕانە لە مەرحەلەی پێگەیشتووە کامل نەبووە عقلیشی لەگەڵی ئەو شڵەژانەی لە جەستەی دروست دەبێتن شڵەژانێکی عقلی بۆ دروستەکە بۆیە مەترسیە کە بەڕاستی بڕیارێک بدرێتن کە چارەنووسی داهاتوی هەمووی لەسەر بەندە یعنی گەورەترین مەترسی لەسەر زەواجی مناڵ ئەوەیە کە ناکامڵە و بڕیارێک وەردەگرێت کە چارەنووسسازە هەموو ژیانی ئایندەی پەیوەندە لە مەرحەلەیەکە کە لە شڵەژانی دەرونی و فکریدایە بۆیە ینی بەڕاستی لە ڕووی علمیەوە زۆر خەتەرە ئەو بڕیارە بدرێت بە تایبەتی زەواز لە کۆمەڵگا شەڕکیەکانە بۆ هەتاییە دەبێتە ئەگەر لە قۆناغێکە هاتوو نەگونجان ڕوویدا جیاببوونەوە ڕوویدا دەبێتە پەڵەیەک بە تایبەتی بۆ ئافرەتەکە بۆ ئەو مناڵە جاتخوا چ جای ئەوەیە تۆ مناڵێک تەمەنی 10 ساڵ بێتن پەڵەیەکی جیاببوونەوەش هەگرێتن کە هیچ زەمبی نەبووە بەڕاستی خەتەریەکە لەوەدایە بۆیە ئەوەی کە ئێستا کاری پێدەگرێتن نەک هەرگەڕانەوەیە بۆ عەسرەکانی زۆر سەرەتایی مێژووی ئیسلامە بەڵکو بەڕاستی دژ بە گەشە سەنگەکانی مرۆڤایەتە دژ بە مافەکانی منداڵانە کە ئێستا دەزانین دەیان ڕێککەوتن لە نێوان وڵاتان هەیە جیهان ئیش لەسەرەوە دەکات چۆن مناڵ لە کاتی شەڕا بپارێزێتن ئیتر خۆن ئێمە چۆن بە دەستی خۆمانە چۆن دایک و باوکێک دڵی دێ بە دەستی خۆیان مناڵێک باخاوێتە ناو شەڕێکەوە کە هێشتا دەرەقەتی نایێت یعنی چ جای ئەوەیە ئەو شەڕانەی کە ئێستانیەکە لە دنیا ڕوو دەداتن دائیمەن فۆکس ئەخەنە سەر مناڵەکان خۆ ئەمە گەورەترین شەڕە ڕاستە شەڕێکە بریندار نابێت سەقەت نابێتن بەڵام بۆ ئایندەیە وێرانیەک لە ناخی ئەم مناڵە دروست دەکاتن کە بە برای بڕات ڕاست نابێتەوە وە کۆمەلگایەکی ناتەندروست مناڵێک دروست دەکاتن خۆی مناڵێک دروست دەکاتن کە بە ناتەندروستی لە دایگە بێتن بە لە ڕووی علمیەوە ئەو مناڵانەی کە بە ناکامڵی دروست دەبن یعنی ئەو کەسانێک کە سچیان پڕە بێ بە ناکامڵی خۆیان ناکاملن مناڵی ناکامل دروستەکەن جای ئەوەی مەسئولیەتی پەروەردەکردن و پێگەیاندە چونکە ئەوەی ئێستا لەم کۆمەڵگایە مهمە گرینگە بەڕاستی ناندانی مناڵ نییە بەڵکو پەروەردەکردنیتی چونکە ئێمە لە ناو سیستەمێکدا دەژین ڕۆژانە تەکنەلۆژیا هەڕەشە دێنێتە ناو ماڵەکانمانە ئەگەر دایک و باوکان لە ئاستی تێگەیشتن و فکری ئەو پێشکەوتنە تەکنەلۆجیایی نەبن دەمێ شەڕ لە ماڵەکاندا هەیە ئەبێتن مناڵێک چۆن لە ناو ئەو هەژمۆنی تەکنەلۆجیایە ببێتە دایک و مناڵێک پەروەردەکاتن بۆیە ئەمە لە هەر ڕوویەکەوە دەستی بۆ ئەبیت خەتەرە بۆ کۆمەلگای مرۆڤایەتی خەڵکی تکە کە زۆر گرینگە لێرە ئەمە تێڕوانینی وڵاتانی دەرەوە و مجتەماع نێودەوڵەتی و نەتەوەیە گرتوەکان بەڕاستی تا ئێستانیەکە من بەبیرم دێ لە ساڵی 2000ەکان بوو کە هەندێک یاسا لە هەرێمی کوردستان دەگۆڕا لە سەردانێکی بەرپرسێکی هەرێمی کوردستانە لە دەرەوە لە گەروڵاتانە وتیان لە هەرێمی کوردستانە ژن دەکوژرێت ئەمە پرسیارێکی زۆر ئەوە بوو ینی بۆیە یەکسەر دوای ئەوەوە دەسەڵاتدارانی هەرێم بەتەنگ داخوازیەکانی و ژنان هاتن و هەمواری یاسای کاروبەری کەسیەتی کرا ینی ئەو کاتی کەوا لە بوو لە سەرەتاکانەوە ئێستێمە لە 2024 بەڕاستی ئەبێ وڵاتان چۆن تەماشای عراق بکەن چۆن تەماشای هەرێمی کوردستان بکەن ئەگەر بێ وڵاتێکە هەموو ڕێککەوتنە نامەکان نێودەوڵەتەکان پێشێل بکاتن مافی مناڵ پێشێل بکاو بێ یاسایەک دەرکا ڕێبە ئەوەی بکاتن ڕێ بە زەواجی مناڵ بداتن یان ڕێ بە باڵادەستی پیا و زیاتری پیتا بدابن لەم ئێستانیەکە ئەوەی کە وڵاتانی جیهانی هێناوەتە عراق و هەرێمی کوردستان و فۆکسیان بەرەو دیموکراسیەتی ببن زیاتر مافی مرۆڤ مافی ژنان بچەسپێنن لە ناو چەکەیە یعنی ئەوەی کە هەموو ئەو شەڕێک کە ڕوو ئەداتن بۆ چەسپاندنی مافی مرۆڤ و مافی ژنانە ئەنی بەڕاستی ئاستی تێڕوانینی وڵاتانی دەرەوە و نەتەوەیە گرتوەکان دەکەوێتە ژێر پرسیارەوە بۆ عراق ینی عراق دەکەوێتە ژێر پرسیارەوە بۆ ئەوە کە یاسایەکی ئەوە بۆیە ئێمە کە ئێسانیەکەش پێویستمان بەوەیە لە ناو مجتەماعی نێودەوڵەتی وێنەیەکی جوان
بۆ ڕێزگرتنمان لە ئینسان، بۆ دیموکراسی، بۆ مافی ژنان، بۆ مافی مناڵان پیشاندێت و جێمان ببێتەوە بە حکومڕانیەکی دیموکراز ڕێز لە ئینسان ئەگرێتن، پێویست دەکاتن هەرچی دەسەڵاتدارانی عێراقا، پەرلەمانی عێراقا بەڕاستی هەڵوەستە لەسەر ئەو یاسایە بکاتن چیتکە بە ئێمە مرۆڤی ڕۆژهەڵاتی ناشرین نەکەین و کە هاوڵاتیانی عێراقی و هەرێمی کوردستان ناشرین نەکەین کە دژە ئینسانین، دژە ژنین، دژە مناڵێ و خەڵێکیت کە بەڕاستی ئەم یاسایە زۆر جار ڕوبەڕووی ئەو پرسیارە دەبینەوە کە ئاهێت یاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێتە. ڕاستە ئێمە لە ڕێککەوتنەکانی لە دەستوری عێراقی هاتووە ئەگەر یاسایەکی ناکۆک لە بینی هەرێم و دەوڵەتی فیدراوی هەبوو یاساکەی هەرێمی کوردستان باڵا دەستت دەبێتن، بەڵام ئەمەوانەی ناگەێنێتە ئێمە هەز بەو مەترسیێنەکەین کە ڕوبەڕوومان دەبێتەوە. ئێمە ئەگەر هەرێمێکیش نەبین لە چوارچێوەی عێراقا بەڵام خۆدراوسینە، یعنی مەوە دەزانین هەموو شۆمان هەیە و تێکەڵاوبوون لێککەوتەی خۆی دەبی مەبینین بەڕاستی لەگەر وڵاتانی دراوسێت و کولتورمان وەرگرتیا، عادەت و تەقالیدی یەکترمان وەرگرتیا، زمانمان وەرگرتیا، هەتا دابوونەرێتی جلپۆشینیشمان وەرگرتێ لەوانەوە کەواتە یاساکانیش بمانێ و نەمانەوێتن تێگەیشتنی کۆمەڵایەتی دروستەکە. ئەو تێگەیشتنە کۆمەڵایەتێ بە مروری زەمەنا و داخلی مجتەماعی هەرێمی کوردستانیش دەبیتن. ئەوە لایەنەجان لایەنێککە کە بەڕاستی ئێمە بینیمان لە فرێژنیا کە لە یاسا لە هەرێمی کوردستانە زۆر بەرتەستی کردوتەوە، بەڵام تا ئێستانەکەش فرەژنی باوە لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی زۆر بە ئاسانی دەچن لە ئەو چاردەورەمان کە نزیکە لەو شار و شارۆچکانی کە نزیکە لە هەرێمی کوردستانە زەواجەکەن و بێ ئەوەی ڕەزامەندی ژنی یەکەمی هەبێتن و بێ ئەوەی ئاگاداری هەبێتن زەواجی کردووە و بوویتە ڕسمیش و لە کارێمی کوردستانی شەکاری پێکراوە. بۆیە بۆ هەر یاسایەک لە عێراق دەردەچێت بە تایبەتی لەسەر مەسەلەی ژن و مناڵ و یاسای کاروباری کەسیەتی بیتن بە دڵنیاییەوە لە ئایندەیەکی نزیکدا بەوادرەکانی کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبینین دەیان کچی مناڵ زەواجەکاتن و ئەوە بە تایبەتی بارودۆخی هەرێمی کوردستانە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە جێگیر نییە. ململانێ و هەڕەشەمان لەسرە ململانێمان لەگەر حکوومەتی عێراق هەیە ئەم کێشانە هەتا چارەسەر دەبی بەڕاستی دەگەوینە ئەوەی کە بەدەیان مناڵی 8 ساڵە و 9 ساڵە و 10 ساڵە لە پرۆسەی زەواجە ئەوە کراوە. بۆیە مەترسیەکە بۆ هەرێمی کوردستانیشە چونکە ئێمە هەرێمێکین لە چوارچێوەی عێراقێکە و هەرێمێکین تا ئێستانێکەش لە عێراق و وڵاتانی دراوسێەوە هەڕەشەمان لەسرە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هەرێمێکی دانپێنراوی دەستوریشەوە، بەڵام هەر هەڕەشەی لەسرە. بۆیە تکا دەکەین کە بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش لە ئەم بەرپرسیارەتێ بێ نەهێلن لە ڕێگای پەرلەمانی کوتلەی پەرلەمانی کوردیەوە بەڕاستی نەهێلن ئەم یاسایە تێپەڕێتن. بە هەر شێوەیەک بێت ئەوەی لەسەر میدیا و ڕاگەیاندنەکانە هەروەها ئەوەشی لەسەر کاربەدەستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و عێراقا ئەوەیە کە هەڵوێستی جددیان سەبارەت بە هەموارکردنەوەی ئەم یاسایە هەبێت و کۆمەڵگەش دەبێت ئەوەندەی کە پێویستە وشیاری خۆی لەم بارەیەوە هەبێت.